کۆمەڵێک کوڕی قۆز و کچی جوان و بەڕێزیش لێرن کە خوێندکاری زانکۆن قسەیان هەیە هەندێکیان لە داوای ئەواکەن کە پێویستە ئێمە ڕیفۆرمی زۆر گەورە و مەزن بکەین ئەو کارنامەی کە وەزارەتی خوێندنی باڵا هەیەی بۆ بەستنەوەی زانکۆکان بە بازاڕی کارەوە لە قسە و ئەوە دەربچێ بکرێ بە پراکتیک چونکە ناکرێت 4 ساڵی 16 ساڵی عمری خەڵکی ئەم وڵاتە لە خوێندنا سەرف بکرێت دوایش ببێ بە ژنی ماڵەوە ببێ بە کوڕی ماڵەوە ئەمە ناکرێت ئیتر ئەمە بەڕاستی سوپایەکی تووڕە لە هەرێمی کوردستانە دروست بووە یا بیخەرە سەر کار یا سکێڵێکی بۆ دروست بکە کە بتوانێت لە دەروی ئەمە هەرێمەش بە شەهادەکەی و بتوانێت ئیش بکات بۆ ئیتر بەسە سەردەمی نانۆ تەکنۆلۆژیە بەسە یعنی عیبە نازانن کورد چەند مامۆستای جوگرافیایە و چەندی مێژوویەوێ و چەند مهندسیەوێ و هەروە بە هەڕەمەکی ئەمە مجامعەکەنەوە خۆشتان نازانن پێویستمان نییە قسمەکان لەسەر چه بنەمایەکە ئایا پرۆفی پێویستان هەیە ئایا تاقیگەی پێویستان هەیە هەندێکی ئەهلیە و هەندێکی حکوومەتە و وا چووە بە یەکان نایناسیتەوە کابرا لە حکومیە سەیرەکەی لە ئەهلیش دەوامەکە ینی چۆن لە هەندێک لە خەستەخانە ئەهلیەکانە لە بێدەکان تواناکانی حکوومەت بەکارێن ڕێزانکە و ئەهلیەکانی جوای لە هات ئەمان هەمووی پرسیارن بەڵام بەخوا من قەت وەڵامەکانم وەکو پێویست دەست ناکەوێت بەڵام پرسیارەکانەکەم